ئەمڕۆ ڕۆژێکی گرنگی چینیەکانێک پاڵەوان بوو ینی لە وڵاتی چینیش تەنها سەلاحەدینە ناسن لە ناو کوردەکانە ئەمانە بەرخی ڕووسین بەزان لە چی ئەمە لە بەرەوەی جلەکانم فەرقی هەیە و جیاوازە لێرە یانەوێ ڕەسمم لەگەڵا بکرێن خەم برادەرش ئیتر ئاوا بەم شێوازە. Where are you from? So I made the mooncake. لە وڵاتی چینەوە سڵاوتان لێبێ ئەمڕۆ ڕۆژێکی گرنگی چینیەکانە کە لە ناوەڕاستی مانگی نوێیە بە ناوەڕاستی پاییز بەناوبانگە و ئیتر بۆنێکی تایبەتی خۆیانن نیکەی شۆ جینتیان شەمە 今天是中秋节，祝大家中秋节快乐！ کوایلا جا لەبەرەوە هەمویان ئاوە بەم شێوازە جلی خۆیان لەبەرەکەن و لێرەش دیوارێکمان هەیە ئۆکەی نیکەی گەیوە ئۆکەی سێ جا لێرە دیوارێکیان هەیە بەم شێوازە هەر کەسە و بە زمانی خۆی شت ئەنووسێ منیش لێرە بە زمانی خۆمان نووسیم بژی کوردستان ئیتر لێرە بەم شێوازە چینیەکان خۆشی خۆیانە گێڕن و جلی زۆر جوان لەبەرەکەن جامش لێرە ئەمڕۆ بەم شێوازە بە جلی کوردیەوە هاتووم بۆی کە مۆرگ و شەقڵی کوردیان پێ بناسیێنمەوە زۆریشیان پێ جوان بوو یعنی هەمویان و جلێکی زۆر جوانە ئیترەوە لێرەش وێنەی یادگاریەک دین و ڕۆژێکی خۆشە و بارانی ژەبارێ کڵاشەکانمان تەڕ نەبێ. ئۆکەی نیە شۆ جینتیان سوسەمە 好， نیشۆ 今天是中秋节，祝大家中秋快乐！ ئۆکەی کوایلا ئیتر کوایلا یعنی پیرۆزە بەخۆشی بێت پیرۆزان بێ بەخۆشی بێت 我是不是？我是不是？我不会， نیهۆی 我不会。 نیشۆ سڵاو چۆنن Slaughterland， ئۆکەی هاودا بابای 拜拜。今天是什么节？ 你认识کوردی人吗 我只知道萨拉丁， صلاحدین ئەمە بەس صلاحدینە ناسن 萨拉丁， ئەوەڵێ هێرۆیەک بوو ئەڵێ کەسێکی زۆر پاڵەوان بوو ینی لە وڵاتی چینیش تەنها سەلاحەدینە ناسن لە ناو کوردەکانە جا لەبەرەوە گرنگە شانازی بە سەلاحەدینەوە بکەین بە باپیرە گەورەمان لێرە تەنها ئەوە ناسن جا ئەوەش بزانن تقریبا سێ ڕۆژێک لە مانگی نوێیە لە ناوڕاستی مانگی نوێیە تەرخانەکەن بۆ ئەم یادە بەم شێوازە تەواوی جادە و ڕێگەوانەکان ئەم بۆنەیە ئەڕازێنەوە و ئاهەنگی خۆیانە جێڕن جا لەسەرەوە بۆنێکی تەیە با بڕێنە سەر و بزانین چییە. فستیڤاڵی ناوەڕاستی پاییز کە پێشی دەوترێت فستیڤاڵی مانگ جژنێکی نەریتی چینیە کە لە مانگی نۆ یاخود سەرەتای مانگی دەبڕێەوە دەچێت و جژنێکی سوپاسگوزاریە جژنەکە سەرنج دەخاتە سەر کۆبنەوەی خێزان و سوپاسگوزاری بە تایبەت ئاهەنگێڕان بە درێنەکردن کە ئەو کاتە دیاری دەکرێت کە بەرهەمەکان کۆ دەکرێنەوە و خەڵک سوپاسی زۆری سروش دەکەن. لە چینی کۆن فستیڤاڵەکە ڕێگەیەک بوو بۆ ڕێزلێنان لە مانگ بەهۆی بەرەکەتدارکردنی جوتیاران بە دروێنێکی سەرکەوتوو بە بڕوای بەو پێی مانگی پڕ هێمای خۆشگوزارانی و یەکگرتوویە لە لای چینیەکان لەبەرەوە خێزانەکان لە کاتی فستیڤاڵەکەدا کۆ دەبنەوە بۆ سەرسامبوون بە مانگی پڕ و ئاڵوگۆڕکردنی کێکی مانگ و ڕووناکردنەوە لە ڕێگەی فانۆسە سوورەکانەوە ئەمەش بە ڕنگدانەوەی بیرۆکەی هاوبەشکردنی میوەی وەرزەکە لەگەڵ کەسە ئازیزەکانیان بەربەری و خۆمان وایە کاندی ئەنی بابەتی مەساسە و شت ئەم شێوازە دروستیەکەن و ئاوە دەرسی دوایی نووسینی پێنووسن شێوازە هەر بە شەکر ڕسمی پێ دروستەکەن نووسینی پێنووسن پێکاتەکەشی هەمووی شەکرە سەد بە سەد تەندروست نییە 那是桃花还桃花？ دیزاین چی تری لێیە گەڵمەشانی شەربەتی لێیە شەربەتی شووتی و کاڵک شووتی وڵاتی چین زۆر بەتامە لێرە بەم شێوازە شەربەت دروستەکەن ئەیدەم بە خەڵک و سەریان گرتووە لە بەرەوەی بەلاشە ئیتر بەم شێوازە
سەرەی خواردنی بەلاش لێرەش ئاوە زۆر ئەنی ئەمە سەربانی داخلەکەی ئێمە بەم شێوازە هەمویان ڕازاندۆتەوە لە بەرەمڕۆ السلام عليكم. وعليكم السلام. كيف حالك يا اخويا؟ الحمد لله. جا ئەوە لێرە بەم شێوازە ئەمە سەربانی داخلەکەی خۆمانە هەمویان ڕازاندوتەوە لەبەر ئەم بۆنەی وڵاتی چین لەبەر بۆنی شەکر قسەم بۆ ناکرد لێرەش هەمووی بابەتی کاندی واتە بابەتی ماساسە بە شەکر دروستەکەن ڕسمی پێ دروستەکەن لەگەڵ یا نووسینی چینی پێنووسن جا لێرەش هەر لە ناوە ئەمە هەر بۆنەی تایە ئەمڕۆ ڕۆزایی چییە؟ لێرە بابەتی کۆنسێرتە کۆنسێرتەوە گۆرانی چینی پێشکەشەکرێت سلام علیکم سرەوە لێرە جلوبەرگەکانی من تاکە لەبەرەوە هەمووی ڕستم لەگەڵا بگرن ئەینی من هاو Russia. Хорошо. 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 برخي الروسي. أنا برخي الروسيين بزعم لا شيء. In your language, say hello. Привет. Привет. Всех приветствую. So you are new students, right? You are new students in here, right? You're right? New students. Yeah. I'm new student. You are also from Russia, right? No, I'm from Uzbekistan. Uzbekistan. Yeah. Uzbek. Скажи на узбекском привет. Say something in your language. من اسمم گل سال سلبلان تانش کنم نا خورسم من. What's the meaning? What's the meaning? I just introduced my name and just like said nice to meet you. Okay. Nice to meet you too. إترمانا ما يكان خلقي أوزبكستان يكان خلقي روسيا وبرخي تازن هاتون بويرة. برادرش خلقي باكستان. Assalamu alaikum. Say something in your language. Assalamu alaikum. Kaifa haluka? Anta bakhairun. It says no, it's Arabic. I translate. Translate in Urdu. अल्हम्दुलिल्लाह मैं ठीक ठाक हूँ इसका मतलब ये है कि मैंने अभी जो आपको कहा है इसका मतलब है कैसे हो मैंने कहा ठीक हूँ अल्हम्दुलिल्लाह is also my friend is from Arabic is from السلام عليكم كيف حال كيف الأخبار كيف الأمور أنت من وين؟ سعودي سعودية. في جدة من كردستان العراق. ما شاء الله يراك سلام عليكم السلام. كيف الأخبار يلا أشكرك زاي تربم شوازة أما ليرة همو ملتكان ليرة كوبنو أهانجي خويانا جرنو منش برمزلة كرديانو كوتومة تناويان يتر هرچی بوم رکوی مقابله کی لگلا که مقصی لگلا که مثلا الان چی ای نیمان هاو نیمان کی شو جونگون نیمان هوی شو ینگون ما 英文只会说一点点。 你们是哪里的？我们是北方人。北方。东北。没有，我们是湖北的，中原地区属于中原地区。OK。谢谢。拜拜。ترمانش خلقی خوبی بونر چینی بون. ولی رجعوا میکاپ یان بوکی و اوجل چینیانه لبرکن. اوکی لایک کیما. چولی میان کیما. 什么？处理面可以吗？可以耶。OK。رولر بمشي وازه ميك اب يان بوكري. كابيتشيني. za lera bamشي وازه مكياج يان بوكري ميك اب يان بوكري هر جلي چيني لera لبركن بمشي وازه. بهتر انواع جلي چيني لera دان راو. والله من لێرە ئەمڕۆ بەجلی کوردیەوە هاتووم بۆی کە مۆرک و شەقلی خۆم بە ئەمان بناسیێنم. نیلای نیشۆ 我说 Hello 中秋节快乐 کوایلا تر بەم شێوازە ئەمە میکیاجەکەن و جلی خۆیان لەبەرەکەن ئەمەش حازر بوو Hello خۆ گۆڕین و میکیاجکردن. ئۆکەی هەلۆ نیهاو. ئیتر ئەنواع
خەڵکی لێ ینی خەڵکی هەم وڵاتەکانی تری لێ و بەم شێوازە میکیاجێکن خۆیانە گۆڕن و قساکەن نیکەی شۆ ئیترەمە ئەم کچەش لێرە میکیاجی کردووە نیشۆ 我说什么？ بۆ بجدا نیشۆ 中秋节快乐，Happy Mountain Festival！ هاپی هاپی Happy لێرە بەم شێوازە ئاواجل لەبەرەکەن و میکیاجەکەن و بۆنەی بکەی خۆیان دەرەبڕن بۆنانە لە وڵاتی چین زۆر باش یعنی لەبەرەوەی زۆربەی جار تەلەبە لێرە مەشغوڵە خەڵک مەشغوڵە بۆ ئیش و کار و خوێندنەوە مەجال نییە ینی یەکتر بناسن بەڵام لێرە بەهۆیان بۆنانەوە کە زانکۆڕ ڕێکیە خایتر ئاوە یەگە ناسن و حەفلا جەڕن و ڕەفقاتی دروستەکەن هم برادرش ئیتر ئاوە بەم شێوازە Where are you from? I'm from Botswana. Botswana. Yeah. Okay. Okay, say something in your language. In my language, Dumelang ke tswa Botswana, lebitso la me ke nna Thabang. Okay, what's the meaning? My name, hello, I'm from Botswana. My name is Thabang, or my name is Happy. I am from Kurdistan region of Iraq. Wow. Yes. Okay, nice to see you. Nice to see you. لێرە بەم شێوازە ئەمانیش بە زمانی خۆیان لیانە پرسم بزانم بۆی کێوش ئاشنای زمانەکانی تر بن. أنا مجرم أنا مجرم أنا مجرم أنا مجرم كم صدام جامانە بەس سەدام حسێنە ناسن. لێرە لە وڵاتی چین کەروێشک هێمای ئەم جژنەیە بە تایبەتی وە کەروێشکش ئاژەڵێکی زۆر خۆشەویستە لە وڵاتی چینە. ئەمە لێرە گێرزە ڕاوەکەن و بەحسا بێدەن بە کەروێشکەکان. مەر داخلیەکەمەیە بەم شێوازە ینی هۆڵی تەمرین و هۆڵی یاریکردنیشە. بەڵامەوە ئەم شەو بە شوێنێکی تایبەتی ئاهەنگ جێڕام. لێرە ئەمە سفرەیان ڕازانۆتەوە و بۆنەی تری تیا کرد. نیزای زۆر شەمە. 是展示给哪里的朋友看的 ？A little. So I made the mooncake. It is round shape, and we use this mold to print different pattern. I mean, yes. So that's really interesting. So do you have any questions? What's the material you use Yeah, you. for making this? This gives the shape, different color for different shape. You can here. You can just put here and press. Then the pattern will be on the mooncake. Yeah, that's really easy and funny. لێرە باسی ئەوی بۆ کردین کە چۆن دروستیەکە و لە پێکاتی هەویر و شەکر و هەنێ بابەتی تر و بەم شێوازی ئۆکەی سینکۆ نیلا سێسێ لێرە بەم شێوازە ئاوا بەبای 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 لێرە بەم شێوازە ئەمانش 中秋节快乐 ئۆکەی تر لێرە Hello，你好呀，中秋快乐。Hello，你好呀。Hello，哦哦，不啦不啦， ئۆکەی 拜拜。 ئۆکەی بەبای جا لێرە ئەمە یعنی دایک و باوکان بە مناڵی شۆدێن بۆ ئێرە و ئاهەنگی خۆیانە جەڕن یعنی هەموو جەنەڕیشن هەموو جیلێکی تایە ئیتر بە کچوو بە کوڕ و هەمووی لێرە ئاهەنگی خۆی جەڕێ سێسێ نیمەن بابای ئەمە لێرە جەماعەتێکی تری لێ خەریکی ڕازانەوەی مێزوشتن ئیتر هەنە بابەتی یاری ترەکەن هەی نیمەن هاو نیمەن زای زۆر شەمە نیشۆ جۆنگەکەی نیزای زۆر شەمە 路边灯了， 这个是什么？灯笼，能够这
这是 rabbit right Yeah. Yeah. 我才会知道。我拍 I'm recording video 哦，你说我没说什么。 يدرو ليرة بمشوازة خريك ياري رازان نوان بوي كدواتر آهنگ جرم يعني بقولو بتشوكو ليرة آهنگ جرنو لم روجا خوش خوان دربرن ولاتي چین ولاتی زور هیلاکه بەڵام میترم بۆ نانە ڕێگە خەن بۆی کە ئارامی دەرونی خۆیان ڕێک بخەنەوە و لەگەڵیشیا یعنی یەکتر ناسینێکە و بۆنەکان بۆنە نیشتیمانەکانی خۆشیان بە بەرزی ڕاگرن ینی کللتور جلوبەرگ زمانی خۆیان لێرە پیشانی هەموو ئەم خەڵکەی ئێرە ئەدەن جاوە هەموو زانکۆکان هەموو شوێنەکان لێرە لە وڵاتی چین ئەم بۆنانە ڕێگەخان یعنی ساڵانە ملیۆنان دۆلار سەرفەکەن بۆ ئەم بۆنانە بەس لەبەرەوەی کللتوری خۆیان پیشانی هەموو وڵاتانی جیهان بدەن شێوازە کللتوری خۆمان پیشانی هەمویانە دەم پێویست ناگە پارە سەرفکەنەوە لەبەرەوەی جلەکانم فەرقی هەیە و جیاوازە لێرەیانەوە ڕەسمم لەگەڵا بکرێن لای 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 نیمەن ومەن پایە هیچی لای لای زاینالی تا زاینالی تراوە کۆ بنەوە لێمان و حەزەکەن ڕەسمان لەگەڵا بگرم ئەم شێوازە Would you like to have an interview? Yeah, why not? Yeah, to talk about how you like this event. Okay. ئەوەیە چاوپێکەوتن کەن لەبەرەوەی جلەکانم جیاوازە فەرقی Okay, okay, happy Mod Festival. لێرە سەرڕای بۆنەکان لێرە هەدیەش دانراوە دیاری دانراوە بۆ خەڵکانەی کە بەشداری ئەمەیان کردووە یعنی بۆی کە جا دیاریەکانیشان هەر بەشێکە لە بۆنەکە یعنی ئەو دیاری کە لێرەی دەم بە خەڵک هەر دەلالەتە ئەگەڕێتەوە بۆ ئەو بۆنەی کە لە وڵاتی چین ڕێکخراوە کە فیستیڤاڵی نیوەی مانگە نیوەی مانگی پاییز ینی ئەمە لێرە من هەدیەکەم هەڵگرت هەدیەکەم وەرگرت ئەوەی کە لێرە ئەیبینیام هەدیەیە بریتیە لەم فانۆسە سوورە ئەم فانۆسە سوورە هێمایەکە بۆ بۆنەکە لەبیرت نەچێت سەبسکرایبی کەناڵی چین لەگەڵ هاوڕێ بکە و بەردەوام لە ڕێگەی یوتیوب یاخو سۆشیال میدیاکانی ترتوانن لەگەڵمانە بن بەم شێوازە وڵاتی چینتان نیشانە دەین و کللتوری خۆشمان لێرە پیشانی ملیاری خەڵکە دەین. About this activity tonight. Okay. In Chinese or English? Okay, it's both English or English. Okay. English. Oh, 1, 2, 3, go! Hey, 你们好. Hello, 你们好. Introduce yourself first. Okay. 我是哈利在Kurdistan在伊拉克北。现在我在这里我读博士。So you can speak English one more time. Yeah. So in English I should. Okay. Hello, how are you? My name is Haure. I'm from Kurdistan region of Iraq, and now I study in Shenzhen in Harbin Institute of Technology. How do you think about these activities? What make you feel? Okay. Actually, I live in this dormitory, this building, but when I saw there are a lot of people they are celebrating in here, it was really nice for me because some of the people, it's a long time I see them, but I didn't have time to talk with them. But from this activity now, I know many people, so I think it's very interesting for me. 中秋节快乐! Yes. 666 اوكي سيسينيما 还有吗？ تروج ليرة مقابلك ما كردو امش مايكا كان بابينوا دشنيمان دا سيسينيمان قابلك ما كرد بجلي كردي ويتربا وانيش بسانم ليرج من امرو كلتوري خون بهم لا يقناسان انت من المغرب؟ انا من المغرب. المغرب برادري مغربي امش من مراكش لو من مراكش. من مراكش احنا من كردستان العراق شرفين. على عيوني متروا اوش برادري كي مغربي بو يعني خمان بهم لا يقناسين اگر عربي بيبوي دائم لبرچاوي انا بين لێرە یەک شتێ لە وڵاتی چینە یعنی تا تۆ خۆت نەبیتە پێشەوە چینیەکان پێت ناڵێن وەرە لەبەرەوەی لە وڵاتی چینە یعنی خەڵکی چین یەک عادەتیانەیە شەرم زۆرەکەن
جا لەبەرەوە گەر هاتی بۆ وڵاتەوە بۆ نمونە بە نوعێک بوون لەگەڵتا ئەوە هەر لە شەرمی خۆیان یعنی تۆ بێ خۆت پێ بە مۆزوعە ناکرێت چاوەڕێی ئەوان بیجا ئیتر لێرە شەوێکی خۆش بوو ڕۆژێکی خۆش بوو ئیترەوە لێرە وردە بەرەو کۆتایی ئەڕۆین و سبسکرایبی کەناڵی یوتیوبەکەم چاینا لەگەڵ هاوڕێت بین مەچێ لەگەڵ سۆشیال میدیاکانم بە هەمان ناو تا ڤڵۆگی دواتر کاتێکی خۆش